تەوەری سێماندا باس لە کاریگەری ئەرێنی و نەرێیەکانی ئیرەی پێبردن ئەبین. لەوانەیە هەرێکێکمان ڕۆژێک لە ڕۆژان لە ژیانمانە ئیرەیمان بە شتێک بردبێت، ئیرەیمان لەناو خێزانەکەمانە هەبوو بێت یاخود هەندێجار لە شوێنی کارەکەمان کەواتە کەم کەسمان هەیە لەم ڕۆژگاردا ئەگەر ژیا بێت و بڵێ من کەم تا زۆر ئیرەیم نەبردووە بە هیچ شتێک، بەڵام لەوانەیە هەندێجار ئەم ئیرەی پێبردنەش بمانگەێنێتە خاڵێک لەوەی کە زیانمان پێ بگەێنێت. هەندێجاریش ئیرەی بردن لەوانەیە ئەرێنی و لایەنی کاریگەری خۆی هەبێت. ئێمە ئەمڕۆ ئەمانەوێت زانیاری زیاتر لەسەر تەوەرەکەمان وەربگرین، بزانین کاریگەری ئەرێنی و نەرێنیەکانی ئیرەی بردن چێ و هەروە چارەسەرەکانیشی چین ئەگەر کەسێک زۆر ئیرەی ببات و بیبات بۆ خاڵەی کەوتمان کە زیانی پێ بگەێنێت. با میوانداری زۆر بەڕێز مامۆستا کارزان جەمال ماسەر لا دەرووناسی. مامۆستا سڵاو لێبێت و بەخێر بێت. سڵاو لێبێ مامۆستا، زۆر بەخێر بێت. مامۆستا با سەرەتا لەوە دەست پێ بکەین، بزانین جیاوازی هەیە لە نێوان ئیرەی و حەسوودی؟ دەستان خۆش بێت. لە ڕاستی ئێمە وەکو لە کۆمەلگا کە بەکارێت هەردوو شەکە لە هەمان شوێنە بۆ هەمانمانە و هەمان مەز بەکارێت. بەڵام لە ڕووی دەرووناسیوانێ دوو بابەتی زۆر جیاوازە. ئیرەی بردن بە کورتیەکەی بۆ شتێکە کەی خۆتە ئەترسی لە دەست بچێت. نمونە تۆ عاشقی کەسێکیت، حەزنانی کەس سەیریکە یا قسە لەگەڵ کەسا بکات، بۆچی لەبەروی ئەترسی لە دەست بچێت. ئەمە ئیرەیە. بەس حەسوودی ئەوەیە کە شتێکی خەڵکە حەزەکەی بۆ خۆت بێت. مەسەڵەن کەسێک پلۆپایەکی هەیە، شتێکی هەیە تۆ نیتە، حەزەکەی ئەو شتەی خۆت. کەواتە جیاوازەکە ئەوەیە ئیرەی شتێکی خۆتە ناتوێت کەس لێو بەرێت، ئەترسی خەڵک لێو بەرێت. بەڵام حەسوودیەکە ئەوەیە شتەکەی خەڵکە، حەزەکەی بۆ خۆت بێت. ئەمە جیاوازەکەیە. باشە. کەواتە ئەم ئیرەیە لە چیەوە دروستە بێ؟ لە پێ متمانەییەوە یاخود لە چیەوە کە مرۆڤەکان ویان لێیە کە شتێکی خۆیەتی و ئەکات ئەم هەستی لا دروست بێ کە لە دەستی بچێت؟ کاسەرکۆ هەردوو حاڵەتەکە بڵێن بەخیلی و ئیرەیەکەش لە کەمی معریفەوەی زۆرجار لە نەبوونی پەرۆدێکی مەزبوطەوە هەیە و زۆرجار نەبوونی لە دەروونەسیا پێڵێن تەقیمی زاد یا ئیرادەی زاد یا با بڵێن بەقوەتی نەفسیەتی خۆت، ئیرادەی خۆت، زەعیفی ئیرادە وات لێکا کە تۆ هەست بە غیرەی بکەی بەرامبەر. ئەگەر ناتۆ ئەگەر متمانە بە خۆت هەبێ، متمانە بە پەیوەندیەکەت هەبێ لەگەڵ هەڵ کەسێکە، ئیرەی نابێ بەوەی کە لە دەست بچێت و پێدوانێ لە دەست بچێت. بەڵام زۆر جار بێ متمانە یاخود هاوشان نەبوون. یعنی بۆ نمونە تۆ شتێکت هەیە هاوشانی خۆت نییە، بەڵام دەستی کەوت و ئیتر لە هەر ڕێگەوە بێ، مەسەلەن هاوسەرێکی باشە، مناڵێکی باشە، یا پێگە و پایەکە یا هەر شتێکە، هەستەکەی هاوشانی تۆ نیە ئەو شتە. ئەمە غیرەکە لەوە دروستە بێت. کەواتە ئەساسیەکە ئەوەیە کە متمانە بە خۆت یا باوەڕ بە خۆبوونە پتە بێت، غیرەکەمە بێت بە پێچەوانەوە. هەچ کاتە ئینسان متمانە بوون و باوەڕ بە خۆت کەم بێت، ئیرەی بەرامبەر چوادەورەکەی زیاتر دەبێت. زۆر باش. ئەمە هەمیشەڵێن خێزان شوێنی یەکەمە بۆ پەروەردە. ئەکرێ بڵێن کاتێکە لە نێو خێزانەکاندا لە نێوان خوشک و براکاندا هەندێجار ماڵەوە خێزانەکە دروستی ئەکالەوەی کە ئەو ئیرەیە دروست ببێت، جیاوازی بەراوردکردن. ئەمانە هۆکارێکەوەی بۆی کە لە گەورەیش ئەم کەسەتیە بمێنێتەوە ئەو ئیرەیە کە هەیەی بەرەو زیاد بوون بچێت. بێگومان جۆری مامەڵەکەنی دایک و باوک یا باوان لەگەڵ مناڵەکانە و جیاوازیکردن لە نێوانیانە لە بینی کچ و کوڕە لە بینی گەورە و بچووکە، ئەمە ئیرەی دروستەکات و ئەم ئیرەیە ئەگەر چارەسەر نەکرێت، کۆنتترۆل نەکرێت، سەرکێشێ بۆ شتی تونتر. چکە ڕاستە ئیرەی حاڵاتێکی دەرونیە، بەڵام تون ئەبێت و فراوان ئەبێت. زۆرجار بێتە حاڵەتی جەستەی ئێمە ئەبینین کە زۆرجار بێت هۆی ئازادانی بەرامبەرەکە، قسە پێوتنی بەکردبە لەفزی یا زۆرجار بە جەستەی ئازارییت. لەبەرەوە بێ دایک و باوک زۆر ئاگادار بن ئەگەر جیاوازێکیش هەیە لە ڕووی هەست و سۆزی بۆ مناڵەکان نابێت دەری ببڕێت و کاتی دەربڕینەکە بێ ئاگادار بێ کەی دەریە بڕێت. مەسەڵەن تۆ کچ و کوڕێکە دەیە کچەکە خۆشترێ بۆ نمونە، لەبەرەوە ناک کوڕەکەت خۆش ناوێت، لەبەرەوەی کچەکە مەسەڵەن نزیکترە لە دڵتەوە لە ڕۆحتەوە، ئەبێ ئەمە لە دڵی خۆتا بێڵیتەوە و کاتی دەربڕین و تعبیرکردن لێ ئەبێ کاتی خۆی هەبێت، نابێت بەرچاوی هەردووکیان نابێت. لەبەرەوە بە تاکید مامەڵی دایک و باوک لەگەڵ مناڵەکانە هەستی ئیرەی و هەستی بەغیلی و حەسادە لای مناڵەکان زۆر و کەمەکات بەپێی تەعامولەکان. باشە مامۆستا، ئەم ئیرەیە ڕنگدانەوەی لە هەردوو ڕەگەزەکە هەیە یاخود ڕەگەزێکیان زیاتر دەتوانین بڵین ئەم ئیرەیەی لا هەیە؟ ئێمە گەر بە سەطحی سەیری مجتەمەعی ئێمەکەین پێمان وایە کە ئافرەتان زیاتر ئیرە بە یەکتریەمە، بەڵام لە ڕووی زانستیوانێ لە هەردوو ڕەگەزەکەی هەیە، پیاوانیش بەڵێ پیاوان و لە هەموو تەمەنەکانیشە. لەو چێ مناڵ نەتوانێت دەری بڕێت، بەڵام ئیرەکەی هەر هەیە. بەڵام بۆچی ئێمە لە ئافرەتانە زیاتر ئەبین لەبەر ئافرەت توانای دەربڕینی زۆرە
وتوانای شارنەوەی شتەکانی کەمە و زۆر سەریح قسە ئەکات و مامەڵە ئەکات مەسەل لە گفتوگویەکە لەگەڵ هاوڕێگا دەریە بڕە ئیرەیەکەی بەس پیاوان تا حدێت تونترن لە دەربڕینە و لە شارنەوەی شتەکانە ئەگەر نا لە هەردوو ڕەگەزەکەیە هەیە و جیاوازیەک نیە بڵێ لەمان زۆرتریا لەو شتە بەڵام یەک شتەیە ئوستاز کە زۆر گرینگە هەمیشە ئیرەیی و حەسوودی بەرامبەر بە هاوڕەگەزی خۆت هاوتەمەنی خۆت هاوپیشەی خۆت هاوخیبری خۆت ئەبێت یعنی ناکرێ کچێک ئیرەی بە کوڕێ بەرێ یا کوڕە ئیرەی بە کچێ بەرێ یا بەغیلی بە کچێ بەغیلی بە کوڕێ بەرێ یاخود بۆ نمونە هاوتەمەنی خۆت مەسەلەن تۆ ناکرێ بەغیلی بە پیرەپیایە بەری یا بە مناڵێ بەری کەواتە لەو چوارچێوە پەیوەندیە کە هەتە لە ڕووی تەمەن و ڕەگەز و ئیش و کارەوانێ بەغیلی و ئیرەکە لەو چواردۆرە ئەسۆڕێتەوانێ زۆر باشە کاریگەری ئەرێنی و نەرێنیەکانی زیاتر باسمان لە کاریگەری نەرێنیەکانی کرد ئەتوانین بڵێن ئیرەی بردن خاڵی ئەرێنیشی هەیە بەڵام لە سنووری خۆیە هەموو حاڵێکی نەفسی هەموو دەربڕینێکی نەفسی لە بارودۆخێکی طبیعیە لە ئاستێکی طبیعیە سوودی خۆی هەیە ئیرەی سوودەکەی چێلەوە چه خەڵک پرس ئیرەی سوودەی ئەوەی زۆر جار حەڕیسی بۆ پاراستنی ئەوەی کە هەتە وەکو باسمان کرد تۆگەر ئیرەی نەبیت زۆر ئەتیاری بە بەلاتەوە لەو چێشتەکە لە دەستچێت لە ناکاتێکە بەس جۆرێ لە ئیرەی زۆر ئەو پەیوەندی هێڵێتوانێ تونتریەکات زیاتر گرنگی بە ئەو شتەی کە هەتا هەرچێکە بەرامبەرەکەت بەڵام نەبوونیەکەی خەتەرە بەس ئیرەیەکەش کە لە سوورە تێپەڕی بۆ هۆی بێزارکردنی ئەوەی بەرامبەرت یا بێزارکردنی ئەو شتێک کە هەیە زۆر شتەکە لە دەزەچێت لەبەرەوە لە سنوورێکی طبیعیە هەیە مەسەلەی حەسادەت یا بەغیلی هەموو ئینسانە بەغیلی تیا یعنی کەسێ ناتوان بڵێن بەغیل نیم بێگومان تایەتی بەڵام ڕێژێ هەیە سنووری هەیە زۆر کەس هەیە کەمە زۆر کەسێ زۆر کەسێ دەری نابڕێت زۆریشە بەس دەری نابڕێت زۆر کەسێ کەمیشە دەربێت چکە لە مەسەی دەرونیە بەڕێستا نازان کە هیچ کەسێ لە کەسێکی تر ناچێ یعنی چۆن پەنجەمۆری ئەمە هەموو جیاوازە نەفسێتە موشمان جیاوازە ئیتر ئەوە ژینگە و بادۆخەکە تێکی جیاوازە لەبەرەوە دەربڕینەکانشمان بۆ بەخیل ئیرەیەکە جیاوازە ئەکرێ من بەغیل من بەرامبەر بە تۆ بەس لەوە چی هەتا کۆتای تەمەنمان دەری نەبڕم بۆت بەڵام ئەکرێ من بەغیلی کەم هەبێ لە قسێکا دەری بڕم بەرامبەرت باشە ئەتوانین ئێمە ئەو کەسانە دەست نیشانکەین یاخو نیشانەیەک هەیە یا دەرکەوێت یاک و مامەڵەی کات کە بڵێن ئەمە کەسێکە ئیرەیەیە ئەمە کەسێکە گەر بەردەوام بێ لەسەری ئایا ئەبێتە نەخۆشیەکی دەرونی لەگەڵیە یاخود چۆن بەتەکیید وستا زۆر جار هەیە تۆ بە زۆری قسەکردنی نەبەرەی سەڵتی مامەڵەکردنی بۆ نمونە من بەرامبەر کەسێ بەغیلیم هەیە یا ئیرەیم هەیە هەرچێ ئەوەی پێوێنی بۆ من ڕەفزیەکەم هەرچیەک بە چاک و خراپ یعنی لە قسەکردن هەمیشەڵم نەخێر ئەوایە ئەموایەوە هەرگیز پشتیوایی ناکەم هەرگیز بۆچوونێکی ئیجابیم نییە بەرامبەری هەمیشە بە سەلبی قساکەم ئەمە دەربڕینە یا جۆرە لە نیشانەی بۆی کە من بەغیلی بەو کەسامم ئوستاز هەمیشە بەغیلی بەرامبەر بە کەسێ ئەبرێت کە بەبوونی جیاوازی لە بینیانە مەسەلەن من بەغیلی بە کەسێ بم کە ئەو لە من جیاوازتر بێت مەسەلە پلەکەی لە من بەرزتر بێ ئاستەکەی دۆڵەمەنیەکەی گرنگیەکەی من چیەکەم بەم بەغیلیە هەوڵەیە یا من بچمە ئاستی ئەو یا ئەو بێمە ئاستی خۆم کەواتە ئەمە حاڵتە بەغیلەکە دروستەکات کەواتە من هەوڵەیەم ئەگەر نتوانم بگەم بەو مەسەلەن کە برادێکمە لە هەمان تەمەن و لە هەمان جنسا و لە هەمان ژینگای ئەو زۆر دۆڵەمانە بەس من وانی من ناتوانم بگەمە ئەو کەواتە چیەکەم لە شخصیاتی ئەو کەمەکەەوە ئەیشکێنم باسی یەکەم زەمی یەکەم و قسەی بۆ هەڵەبەستم شایع خەمە دوای بۆی بێتە ئاستی من کەواتە نابێتە هۆی لێکەوتەی خراپ یعنی زۆر جارە بینی کە نەمتوانی بگەمە ئاستی ئەو کا لە خۆمەوەڵێ لەناو خۆمانە ئەڵێ دەمە چی و لێکەمە قساکەی نابێگومان ئوستاز ئەوە نابێتە گرفت بەڵێ زۆر جار قسەکردنەکە تێپەڕێن ینی مەسەلە بە قسەکردن نییە زۆر جار بوختانە بوختانی گەوری بۆکەی بۆ کەسەکە زۆر جار بەدەم قسەی پێڵێ جوێنی پێیت زۆر جار بەکردەوە لیت مەسە زۆر کەسەیە دەری نابڕێکە بەخی لە بەرامبەر بە تۆ بەس لە سوعبەتێکە ئازارێکی زۆر تەگەێنێت ئازای زۆر پێگەێنێ بۆ ئەمە پێویستی بە تەفریقم بەغیلیە لە چ ڕێگەک ناتوانێت بڵێ من بەغیلم بەرامبەر بە تۆ لەبەر بەکردەوە زۆر دەریە بڕێ بێگومان خەتەرە زۆر جارێ ئازاری و کەسێ بەرامبەرێت ئەیشکێنیتەوە وایلەکەی پەیوەندیەکە بە تەواوەتی ئەبشڕێت زۆر باشەیەکێکی دیکە لە هۆکارەکانی ئیرەی بردن ئەتوانێت بڵێن خودی کەسەکەی بەرامبەر خۆیەتی لەوانەیە مەهەنێ جارەڵێن کە ئیرەی بردن خۆی گومانێکە بەڵام ئەکرێ بڵێن لەوەی کە کەسی بەرامبەر پێشتر هەڵەیەکی کردووە کارێکی کردو لەوەی کە ئێستا وای لەم کەسە کردووە کە مەسە ئیرەی بەرێ هەمیشە لە گومانە بژی ئەکرێ بڵێن کەسی بەرامبەریش خۆی هۆکارێکە بۆ ئەوی کە ئەم کەسە تووشی ئیرەی پێبردن خۆ لە دەروناسیە لە غیرە و بەخیلیە دوو تەڕەف هەیە ئەو کەسی بەغیلیەکە کات ئەو کەسی بەرامبەری کراوە زۆر جارە و کەسی کە بەرامبەری کراوە
شتەکە وجودی نییە بەس لە نای خۆیەوە هەستەکات مەساڵێ فڵان کەس بەغیریم پێ بە ئەساسەکە وان نییە یاڵە زۆر مێردەکەم زۆر ئیرەیم پێ بە خۆی ئەساسەکە وان نییە بە زۆر جار هەیە چونکە ئێمە لە ئیرەیە وا قەنەعەتمان پێگەیشتووە وا تێگەیانداوین کە کەسێک ئیرەی بەمبەرێک کاتە منی خۆشەوێت ناوێت لە دەستی بە خۆی حەقەتەکە وایە بەڵام زۆر جارێک کەسەکە بۆ مبالغەکردن بۆ گەورەکردنی خۆی بۆ مهمکردنی خۆی وا تەسەورەکات یاوا ئیعلانەکات وا ڕایگەێنێ کە فڵان کەس ئیرەی هەیە بە من بەرامبەر بم لەبەر زۆر جار گفتەکە لە کەسەکانێک کە ئیرەیەکات زۆر لەو کەسەیە کە ئیرەکەی بەرامبەر ئەکرێت خۆی دروستیەکە خۆی مۆزە دروستەکە لەبەر لە دەرووناسیە هەردووکیان بە نەخۆش ژمارەکرێن بەو کەسانە ژمارن کە پێویستە عیلاج وەرگرن نەک من هەر بەغیلم بەرامبەر بە تۆ ئەو کەس زۆر جار هەیە بابەتەکە خۆی دروستیەکات خۆی قوڵێکا لەسەر خۆی ئەڵێ فڵان کەس بەغیلیم پێ بە هەستەکەم بە دوامۆیە چاوی لەسەرمە لەبەر هەردووکیان پێویستیان بە چارەسەر لە ڕووی دەرونیەوە زۆر باشە مامۆستا زۆر کاتەبینی و کەسانی کە زۆر ئەم بابەتە ڕەنگیەوە تۆلیانە تەنها بە خۆیانین چەنە حەزەکە خۆی شتەکەی خۆی بپارێزێ منش حەزەکەگای لە تۆ بێ ڕاستە بزانێت تۆ چیەکەی شتەکانی تۆ چییە یان پرسید ئەچێت چەند شوێنێکە کا بەس بووی لەو شتەی تۆ تێ بکە ئەم جۆرە کەسانە پێویستە چۆن مامەڵیان لەگەڵ ئوستازیان مشکلەی ئەو کەسانی کە ئەو جۆرە بیکردنوانە هەیە تەمان لە ڕووی دەرونیەوە شڵەژاون پێویستیان بە چارەسەری تایبەت هەیە زۆر جارۆ کەسانە خۆزوع نابن یا ملکەج ناکەن بۆ چارەسەر و پێیان وایە زۆر باشن و وەزعیان زۆر باش هیچ گرفتێکیان نییە چیەکەن ئەمانە هەوڵەیەن ئەم بابەتەی کە لە نایخوانە پەرشیکەن بڵاویکەنەوە بیکەنە بابەتێکی بەڵێ بەڵێ ئیکەنە بابەتێکی ئاسایی بۆ نمونە من بەغیلی بە بەڕێستە بەم لە بابەتێکە هەوڵێم شتەکە تەبیعی کە بوانێ هەوڵێم ئەم هاوڕێشم هەر بەغیلی پێبەرێ فڵانکەش وای لێ بابەتەکە شتێکی نۆرماڵ لە کۆتاییە تۆ تاوانبارە بیت کە بەغیلی بەرامبەر کراوە وای لێ دەبیتە کەسێکی خراپ لە چاوێنە چونکە ئەو کەسە هەوڵەیەات ئەم بابەتە چونکە لە بەغیلیە اعتراف نییە ئوستاس مەسەر وەکو نەخۆشی نیە بڵێ من نەخۆشم کە ئابەم هەیە قەلاقیم هەیە هیچ کەس ناتوانێت لە ڕوو شخصیاتەوە بڵێ من بەغیلیم بە فڵان کەزیەت بەس کە ویستم بابەکە نۆرماڵ کەمەوە ئەکەم بە مەسەلەن بوختانێکی گەوری دواکەم وای لێکم خەڵک لی دوورکەوێتەوە خەڵک تەکێتەوە وای لێ کەسەکە ئیشەکەی لە دەزەیە پارەکەی لە دەزەیە خۆشەویستەکەی لە دەزەیە وەکو تەمیێتە ئاستی منە ئەو کاتە من لە ڕووی دەرونی و مستاحبم ئەنجای ئیستراحەت کەڵم ئەو خەیش گەشتم بە مەرادەکەی خۆم زۆر باشە ئەو کەسانەی کە ڕێژەی ئیرەیەکەتیانە زۆرە ئەتوانین بڵێن تووشی نەخۆشی دەرونی یاخود با من بڵێم گرفتی دەرونی ئەبنەوە پێویستیان بە چارەسەرێ پێویستیان بە ڕێنمایی پزیشکی هەیە تا چەند ئاسایی خێزانەکانیش لێیان تێبگەنەوەی کە ئەم کەسانە ئێستا گرفتێکیان هەیە پێویستە چارەسەر وەربگرن دەستە خۆش بێت بێگومان نەخۆشی نییە بەڵام تێکچووری دەرونیە گرفتێکی دەرونیە چکە ناخۆشترین تۆزە قورسترە و چارەسەرەکەی زەحمەترە بەڵام ئەم بابەتی کە باسمان کرد تێکچوونێکی دەرونیە جۆرە لە شڵەژانی دەرونیە کە پێویستی بە مراعاتە و چاودێری کەسی تایبەت هەیە و ئەم کەسانە پێویستە لە دەورات و جلسەی تایبەتا بن هەردوو کەسێک وەکو باسمان کرد هەم ئەوەی کە بەخیلیەکە هەمووی بەخیلەکە بەرامبەرەکرێت بەڵام بە جیاوازی تۆ چکە چارەسەریەکیان جیاوازە ئەو کەسانە بێت تێبگەێنرێت معریفیان زیاد بکرێت کە ئەوەی هەتەیی خۆتە ئەوەی کە دەستەکەوێت لە جوهد و شانی خۆتە ئەو کەسە ئەوەی هەیە حەقی خۆیەتی لە تۆی نەبردووە و مافی خۆیەتی تۆ بۆ نییە زەودیکەی کۆمەڵێ چالاکی و هینی دەرونیە ئەو کەسانە بێت پێ تێپەڕن بۆی بادۆخان ئاسایی بێتەوە چونکە ئوستازیان هەستی بەغیلی هەستێکی ناخۆشە زۆر جا پێی تێپەڕین مەسەلەکە و نیەکەم بەغیلم بەرامبەر بە تۆ تەواو ئازار میاو هەستا یعنی وام لێکا بێتاقەت مەکە تاسیرێکا سەر ئیشەکان تەسیرە دەستانی ئەو شتەمانێ ئەوەنە چێژ لە هەبوونی نابینین لە ژیانمانە هەموو شتێک دەزێت تاقەتی چ نامێنێ زۆر سەرکێشێ بۆ کەئابە و بۆ قەلەقی و مرتاحنی بەردەوام ببینی و کەسە ئیزعاجە بی بێتاقە دەبی لەبەرەوە گرفتە ئەبێت چارەسەرکرێت نابێ بە ئاسانی شتەکە تێپەڕێن چونکە نەفسیەت معەزەبی لە کۆمەلگای ئەمە ئاسایی بۆ تۆ چارەسەرکردنەکەی ڕاستی من هەنێ حاڵتم بینیوە هاتووە بەڵێ ئەڵێ من بۆ بەرامبەر بە فڵان کەس بەخیلیم هەیە یا کەس هاتوواڵێ من هەستەکەم فڵان کەس بەخیل بەڵێ بەڵام نەبووتە عادەت زای مشکلی بەغیلی تا ئێستێمە نەمانتۆ بە گرفتێکی دەرونی ئێمە وا هەستەکەین پەیوەندی بە کللتورەکەمانەوە هەیە بەڵام لە کاتێکە بابەتێکی دەرونیە شتێکی عالەمیە قسەی لە سەکراوە توێژنەوەی سەکراوە ئەم هەستی بەغیلیە ئەبێ سەرکوت کرێ چونکە ئوستاز وەکو تۆیەک وایە تۆ هەمیشە ئاوی بیت و بەخێویکەیت و بڵێ بەخوا سیفەتێکی زۆر باشمەیە من ئەتراف بە کەس ناکەم وەسیقەم بە هیچ کەس نییە ئەمە چەکەراکەم تۆ بێتە دارێکی زۆر بەهێز ناتوانین کۆنتڕۆلیگەی دوایی حاڵێ لە ڕووی دەریۆ سەرتەخوا دوات لێ هەموو شتێک لە دەزێ لە دنیا باشە منۆکو دوای پرسیاری خۆم مامۆسانی بەداخەوە بۆ هەموو بابەتە دەرونیەکان کەمەش بابەتێکی گرنگە کە لەوانەی لایەنەی بینەرەکانمان زۆر کەسە بێ ئەم گرفتەی هەبێ چۆن ئێمە هۆشیاریمان هەبێ بەرامبەرەوەی ئەگەر گرفتێکی دەرونیمان هەیە پێمان عیب نەبێ بۆ یاڵم عیب نەبێ چۆن نەخۆشیێکی جەستەیمانە بێت
دکتۆرەکەین ڕاستە با کرفتێکی دەرونیمان هەبێ بچین بۆ لای کەسێکی شارەزا بۆ لای کەسێک کە بتوانانی پرس و ڕای پێ بکەین خۆمان هەست بە خۆمانەکەین کەم شتەمانەیە ڕاستە بەر لەوەی بمە لایانی نەرێنی بۆ بەرامبەرەکەم با خۆم چارەسەر ڕاستە ئەمە چەند خۆی کاک سەرگۆ بابەتێک زۆر گرنگە و بەداخەوەی کە لە گرفتە هەرە سەرەکیەکانی مشتەمەمە کە ئێستا بابەتەکە تۆزی ئاسایی بۆ دۆ ناڵێن زۆر نۆرماڵە مەسەلەوەی کە من پێم عیب بە بابەتی گرت دەرونی خۆم باسکەم یا بڵێم وەزعم باش نییە شڵەژام لە ڕووی دەرونیەوە پێویستم بە عیلاجم چونکە هەمیشە وا باو بووە لە پێشترە کە مەسەلەی دەرونی پێویستی بە عەقڵەوە هەیە کە وتم دەرونیان تاوانیم کەواتە ببوور یعنی شێتم لە ڕووی عەقڵیەوە شێتم لە کاتێکە ئەمە بابەتێکی زۆر نازانستی و ناتەندروستی و نەعەقڵانیە قسەکردنە لەبەرەوە ئەم بڵاوکردی هۆشکاریە ئیشی بەڕێستانە وەکو ڕاگەیان کار ئیشی ئێمەیە ئیشی دایک و باوکانە یعنی هەمیشە دایک و باوکە بێ ئەبێ حریص بن لەسەرەوەی کە مناڵەکانیان لە ڕووی دەرونیەوە زۆر کامەڵن چونکە بوونی گرفتی دەرونی ئوستاز وەکو بەڕێزە باسە کرد سەرکێشە بۆ بابەتی جەستەیی زۆر جارێک کەسەکە نەخۆش نییە هیچ مشکلێک نییە بەس قەلەقێ بێتە قورحەی مەعیدە کابە بێتە سەرێشە بێتە شەقیقە لەبەرەوە گرنگە وەکو بەڕێزە باسە کرد هەمومان چۆن بۆ جەستی خۆمان بەخەمەوەین بۆ دەرویشمان بەخەمەوە بین چونکە ئەوە دەروونە جەستەمان کۆنتترۆڵەکات نەک جەستەمان دەرومان کۆنتترۆڵکات دەستەکانە خۆش ئامادەبوونە بە هیوای ئەوەی کە بتوانین ئەو کەسانی کە ڕوبەڕوو بمانە بنەوە ئیرەیان هەیە ئێمە مامەڵەیەکی خراپیان لەگەڵانەکەین هەوڵ بین بە گفتوگۆکردن ئەم کەسە بینەوە سەر ژیانی ئاسایی خۆی ئەگەر وەکو خێزان لەگەڵ یابوون وەکو هاوڕێ لەگەڵ یابوون وەکو کۆمەلگا وەکو شوێنی کار ئەمانە بۆ ئێمە گرنگە و لە هەمان کاتیشە ئەگەر ئەو کەسانەشی کە ئەم شێوازە مامەڵەکردنیان لەگەڵا ئیرەیە بن بە شتەکانی خۆیان هەوڵ بن چارەسەرێ بدۆزنەوە بۆی کە بتوانن ئەم گرفتە ڕنگدانەوەی زیاتری نەبێ و نەبێتە کێشەیەک لە ژیانیانە